یارە شیرینەم لەسەر ڕوو پەردەبالاتە ئەوەی هەمبوو لە دنیاتە بە بەحری حوسنی ویمداتە فوغانی گوڵ لە بۆ بولبول لە پاش مردن دەواناتە ئەگەر هەیبێکی ئیحسانێ بداتن پێم لە دنیادا دەزانێ من وەفادارم چ لایق خۆی جەفادار بێ دەبێ ئەو شۆخ و عەیارم هەموو دەم مایلی شەڕ بێ چ لازم ئەو ستەمکارە بەدایم دەست بە خەنجەر بێ بڵێن بەو گوڵ عزارەی من کەوا ڕۆحم بە سەودادا. دەست خۆش خەندەخان. خۆشەویستان ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد. فەرموون لەگەڵ وێستگەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە. بەرنامەی ئەم جارەمان لەسەر ژیان و بەرهەمەکانی یەکێکە لەو شاعیرانەی کە بەڕاستی بەرهەمێکی جوان و شعری بە پێزی زۆرە و تا ئێستا ناوی بەو شێوەیە نەکەوتوتە ناو ئەدەبی کوردی و زۆر باس و لێکۆڵینەوەی لەسەر نەکراوە ئەویش جاهیدی شاعرە. بێگومان بۆ ئەم بەرنمەیە میوانمان مامۆستا برای نووسەر و شاعیر مامۆستا ئەسکەندەر زرار میوانمانە کە توێژینەوە و لێکۆڵینەوەی زۆرە لەسەر شعرەکانی جاهید. هەروەها برای مۆزیسیان کاکە ئامانج غازی بە ئامێری چەلۆ بەشدارە لەگەڵمانە لەگەڵ هاوکارم خەندەخان. بەخێربی کاک ئامانج بەخێربی مامۆستا ئەسکەندەر. بێگومان مامۆستا بەپێی ئەوەی کە توێژینەوە و لێکۆڵینەوەی زۆرە لەسەر شعرەکانی جاهید کردووە حەز ئەەکەین شتێک لەبارەی ژیانی جاهیدەوە بزانین بەپێی ئەو توێژینەوەوانەی کە بەڕێز کردوتە لەبەر ئەوەی هەندێک ڕای جیاواز هەیە لەسەر شێوەی ژیانی جاهید. زۆر سوپاس. هیوادارم ئەو بەرنامە بتە دەست پێکێک لە بۆ ئەوەی کاری زیاتر و گرنگتر لەسەر جاهید بکرێم. جاهید یەک لەو شاعیرانەیە کە مێژووی ئەدەبی کوردی بە تەواوەتی بەتایبەت ئەوەی کە دکتۆر مارف خەزنەدار بە شێوەک باسی کردیا کە دوورە لە واقعی ژیانی خۆی. هەر هەمان نووسەرمان هەیە کە نووسەری گەورەمان هەیە کە هاوپۆل و هاوتەمەنی جاهید وە بە شێوەیەکی تر باسی کردیا لە یادداشتەکانی خۆی وەکو ئەوەی بە شێوەیەکی تراژیدی و هەژاری کەسێکی مەسەڵەن دکتۆر مارف دەڵێ جاهید لەبەر نەداری و هەژاری خوێندنی بەجێهێشتیە و قوڕ بەسەر و قەلەندەر بە و لەسەر جادە و لە مزگەفتان کەتیە. ئەوە واقعی ژیانی جاهید نییە. مەسەڵەن بورهان کوڕی محەممەدی کوڕی مەلا عەبدوڕەحمانی کوڕی حاجی تاها لە بنەماڵەیەکی ناسراوی هەولێرن لە دەوڵەمەندترین و ناودارترین کەسەکانی هەولێر بوون لە سەرەتا سەدەی بیستەم. لە ساڵی 1970 لەدایک بۆ لە قەڵاتێ. ئەو ڕۆژی جاهید لەدایک بووە کە گرانی بووە ئەو کات. بابی جاهید کە بازرگان بووە تازیر بۆ دەوڵەمەند بووە 7 گایستەر بڕیە بەسەر فەقیر و هەژارانی دابش کردیا. ئەوە هەمووی نیشانەوەیە کە جاهید لە بنەماڵەکی زۆر ناودارن و برازای شاعیری ناوداری هەولێر عەبدولجەبار ئاغای کانیە. دڵدار لە یادداشتەکانی خۆی مۆزەکەراتی یونس ڕەوف دڵدار لە دیوانی دڵدار کە نووسرایە کە باسی جاهید دەکات دەڵێت جاهید کوڕێکی بە شەوکەتی دەم بە پێکەنینی شۆخ بوو هەڵسان و دانیشتنی زیندەجی و گەنجایەتی دەبەخشی بە ئەلبیسەی زۆر جوان و پارەیەکی زۆرەوە هەتا لە دەستی بەهاتایە خۆی لە لەزەت و سەفاهەت دوور نەدەکردەوە. یعنی ئەوە هەموو نیشانەی ئەوەیە کەەوە ینی بەڵگەکی زۆر وەسایقیە کە جاهید لە بنەماڵەکی دەوڵەمەند بووە. مەسەڵەن کەریم شارەزا لە نووسینێکی دەڵێت جاهید بەلاوی بە پارە و سامانی باوکی کۆچکردووی بەخۆشی ژیاوە. بەس جاهید تەمەنی 1 ساڵ بوو بابی مردیە. تەمەنی 17 ساڵ بۆ دایکشی مردیە. بەخۆی نا ئەو کوڕە ئاغا بووە کە بابیشی مردیە لە ماڵی مامی ژایە لە ماڵی عەبدولجەبار ئاغاکانی ژایە لەوێش هەر بەخۆشی ژایە بەڵام کە داچی دەمری کۆمەڵک عوقدە هەبووە کە تووشی جاهید بووە لەوانە کە مەسەڵەن دایکی شووی بە مامەی کردەوە. ئەوە کە دایکی دەمریتن خۆی بەخۆی کە باسی خۆی دەکات لۆ تووشی ئەو ژیانە بووە جاهید هەژار نەبووە بەڵام بە هەژاری ژایە کە باس دەکات لە کتێبی جاهید بگەڕێکە ژیان نامەی خۆیتی دەڵێ بەجێژیەکی سەودا بوومە شەیدا عەقڵ و هۆشم لێ گۆڕا نەخۆشیەکی خەیاڵیم هاتە سەر هەموو ئەفکارمی تێکدا هەجومی کردە سەر جسم و وجودم زەعیف بوو بە نەسیحەتی چەند دنیا دیتەیەکی ئاخیر شەڕ تووشی مەشروب خواردنەوە بووم زیاتر بەدناو بووم بۆ بەعزێ ئینتیقام
ئەم ئارە خواردنێم بوو بەهانە. بەڵێ بەس خۆی پێ دەچێت جاهید ژیانێکی پڕ لە خەمی هەبوو بێ، یعنی ئەم خەمباریە وای لێ کرد بێکەوەکو هەژار یا قەلەندەرێک دەرکەوێت، یعنی بەپێی ئەو ڕووداوانی کە بەسەریە ڕوویاوە لە ژیانیان بە باوکی خۆی نەدیوە و دایکیشی لەو تەمەنا کۆچی دوایی کردووە. ینی هەموو ئەوانەی کە لە بەردەستن جاهید بەخۆی ئەو ژیانی بەخۆی هەڵبژاردیە، بەڵێ بەخۆی ویستی وا بژی، بەخۆی ویستی گەری دەبی، بەخۆی ویستی کە لە ناو دنیای مەستی و خەیاڵدا بژی. لە ناو مێژووی کرد شاعیرێکی وەک جاهید نەبووە کە زۆر سەرڕۆبی، زۆر سەرڕۆ بووە، زۆر مغامر بووە و ینی زۆر شتی سیر و سەمەری کردێ لە ژیان کە لە عقل بەدەرە. مەسەلەن بۆ نمونە بەدەیان زار لێرە بە پێ چوتە کەرکووک، بە پێ چوتە خانەقای سافی گیرانی، بە پێ چوویتە کۆیە و لەوێ لە بۆ ڕانیە لە بکن دڵداری، هەر بە گەنجەتی هەر وای ویستیە وا بژی. دڵدار شاعیرێکی ناوداری کووردا لە یادداشتەکانی خۆی دەڵێ کە لە دیوان لە پێشەکی دیوانی دڵداردا هەیە، دەڵێ هەروەکو جاهید لە مەکتەبدا سنفێک لە پێش منەوە بوو، لە ئەدەبدا پایەیەکی بەرزی وەرگرت بوو. لە گەلێک مناقەشات و گوتاری بینی خۆماندا هەستم بە خۆم دەکرد کە هیچ نازانم. زوو تێگەیشتم کە خوێندنی مەکتەب و دەرسەکانی زانینەکەی لەوانە نییە کۆی مجادلەیەکی لێ ببیتەوە. دەڵێ لەبەر ئەوە هەستام دەستم کرد، حماسەت گرتمی کە بچم کتێب بخینمەوە. لە جاهیدی لە بۆرەی نمتانی دەرەقەتی جاهیدی نەداتم کە هاوتە منش نەرچە ماڵی هەژدەنا. هەر لێرە دەڵێ من لە هەولێر هەر شعرێکم کە دادەنا دڵدار دەڵێ نیشانی جاهیدم دەدا، ئەویش زۆر نازکانە بۆی تەسعی دەکردم. ئەمە لەنگە، ئەم وشەیە بە قافیە نییە، ئەم گوتارە زەعیفە، ئەو هابی باشترە، ئەم بەیتە ئەوەی پێشە خۆی لە وەزندا جیاوازن، ئیتر بەم سوورەتە چەوت و چێڵی شعرەکانی ڕاست دەکردەوە. ئەوە قسەی دڵدارە، یعنی ئاستێکی معریفی و ئەدەبی بەرزی هەبوو. حتمەن جاهید لە پاشان دەستی دەگوشیم و دەیگوتەوە زۆر گرنگە. دڵدار ینی جاهیدی مامۆستای خۆی زانیە، دەڵێ پاشان دەستی دەگوشیم و دەیگوت تەبریکت دەکەم، ڕۆژ بە ڕۆژ بەرەو تەکامل دەڕۆی، تۆ لە مستەقبەلدا دەبیتە شاعیرێکی باش. ئەم تەشجیعی جاهید ڕۆژ بە ڕۆژ مێشتی دەکردمەوە و مەراقی شعری زیاد دەکردم. بەڵێ من حەزەکەم شعرێ بخوێنمەوە، چکە ئەم شعرش حەزەکەم قسەی لەسەر بکەین. هێندە سەرمەستم چ هۆشێکم نەما دنیا چییە؟ من چما ساقی چییە؟ هەم بادە و ساحبات چییە؟ من بە سەودایی سرم سەد مشکلی دڵ حەل دەکەم، عەقڵ و هۆشم گەل لە ڕێی سەودایی سەر بڕوە چییە؟ بولبول و پەروانە کوانێ عاشقی لالە و گوڵم، من کە عاشق بووم وە ئاهواوەی لات چییە؟ من ئەسیری کافرێکم نەک وەکو فەرهاد و قەیس، بۆ جەفا و دەرد و ئەزیەت شیرین و لەیلا چییە؟ 100,000 نامەم بەڕێ کرد عاشقم سەر لەو حەکەی، تازە کافر لێم دەپرسێ عاشقی معنات چییە؟ گەر نەزانێ حاڵی من پێم خۆشە ڕەحمم پێ نەکا، خۆی لە من چاتر دەزانێ حاڵەتی سەودا چییە؟ من چ سەرماییم لەدی عەشقم بە گەرمی کاری کرد، وا لەگر پێی عەشقە پرسم پێم بڵێ سەرما چییە؟ یار کە ئەمری کرد بە شمشێری برۆی قەتڵم بکە، پێم بڵێن جاهید دەڵێ سوچی منی ڕسوا چییە؟ دەست و پەنجە و خۆش مامۆستاجان ئەم شعرەی خوێنمەوە وابزانم چیرۆکێکی لە دواوەیە، گەر باسی ئەو چیرۆکەمان بۆ بکەی زەم پەیوەندی بە چەند شاعیرێکی وەکو بێخود و ئەوانەوە هەیە نازانم. بەڵێ ئەو شعرا خۆی لە ئەسڵ 6 بیتە شعرێکی تورکیە. بەڵێ جاهید بەسەردان دەستە ماڵی کانی لە کۆیە، ئەو کاتکانی لەوێ مەموری نفوز بووە لە کۆن، بێخودیش میوانی کانی بووە لەوێ. ئیتر بێخود و کانی بە هەردووچیان نەسیحەتی جاهید دەکەن، پێی دەڵێن ئیتر واز لە دنیای گەریدەیی و شعر و خەیاڵات بینە، فەرمووە هیچ ئیسفادەمان نەکرد، ئەوە پیر بووین و هیچ ئیسفادەمان لە شعر نەکرد، تۆ واز بینەوە بڕۆ سەر کەسابەت و بڕۆ سەر وەزیفە و تۆ کوڕی خانەدانی تو وایت و ئەو شتانە. جاهیدیش بە پێکەنینەوە دەڵێ وەڵای ڕاست دەکەن، ئەنگۆ مادەم ئەوشی دەزانن ئێستانگۆ پیر بوونە، مردتان نزیک بووە، خۆتان بگەڕێنەوە، ئەم تازە گەنجم لە بەرمە وایە چی دەکەم چی ناکەم.
ئیدی بێخۆت پێی دەڵێ مادەم وا ئیسرار دەکەی کە تۆ شاعری و دەیفەرم و ئەوە شعرێکی تورکی بەوام بکە کوردی بزانم تا چەند شاعری تۆ تا چەند دەتوانی دەست و پەنجەت لە شعر و لە وەرجێڕان و لە زماندا هەیە دەست بەسەر زمان دەشتێ ئیتر بۆ بەیانی ئەو شعرە زاهید بەخۆی 6 بیت دەکاتە 10 بیت 2 بیت زیاد دەکات تەرجمەی دەکات لەبۆ بێخودی دەخینتەوە کە بۆی دەخینتەوە دەڵێ وڵای کانی غەڵەتە تۆ دەسەڵ مەگرە و شاعرێکی زۆر باشیت بەڵێ زۆر لە لێکۆڵینەوەکانیشا ئەڵێن گوایە جاهید تورک بووە تورکمان بووە با بڵێن ڕاستی ئەم قسەیە چییە و بۆچی واش وتراوە جاهید لە قەڵاتی لەدایک بووە لە هەولێر وا بە زۆربەی بنەماڵە کۆنەکانی هەولێرێ کە شارستانن پێیان دەگوترێ هەولێری ئەو هەولێری بووە بەفعلی و عاشیرەتی دۆغرەمەچیە ئەوانە لەبەرەوەی لە قەڵاتێ بوونە و لەگەڵ تورکمانەکان فێرە تورکمانی بوونە زۆربەی خەڵکی گەڕەکی حارەبان و خانەقاهۆ تا تەیراوەش بەشێکی کۆنی هەمیان تورکیان دەزانێت تورکمانیان دەزانی ئیتر بە تورکمان ناویان دەڕۆیشت بەڵام ئەوەی کە ئەو شتە ساغ دەکاتەوە جاهید بەخۆیتی مەسەرەن لە چەند شوێن لە زیاتر لە 12 شوێن لە شعرەکانیدا جاهید باسی کوردبوونی خۆی دەکات هەتا مەسەرەن لە پێشەچی یەک لە دیوانەکانی دەڵێ من جاهیدم لە ئەهلی هەولێر لە نەسلی ئال دۆغرەمەچی بورهان کوڕی حاجی محەممەد کوڕی مەلا عەبدوڕەحمان ناو بە سلسیلە دەگەمە عاشیرەتی جاف دۆغرەمەچیەکان هەمیان جافن بەئەسڵ و لە زۆر شعریت کەش مەسەلەن ئەوە دەستنووسێکی جاهیدە من لە لامە بەڵاو نەکرایەوە تا ئێستا ئەوە ئیستیساغەکەیتی بەداخەوە لە ساڵی 85 بە بۆنەی نەورۆز لە قوتابخانەی نیشتیمان کە کوڕەکەی لەوێت تەڵەبە بۆکات بە بۆنەی کۆبوونەوەی باوکان چوتە قوتابخانە ئەو شعرەی بە بۆنەی نەورۆز دەخوێنێتەوە ساڵی 85 کە باسی کوردبوون و باسی ئازادی و باسی کوردستان دەکات لە ئاخری شعرەکە درێژە دەڵێ جاهیدی شوێندەی لە دەست دێت هەر بنووسی هەر بڵێت شاعری کوردم ونم ناکات زەمان نەورۆزەکەم ینی لە دەیان شوێنی تر ینی باسی لەسەر کوردبوونی من پرسیاریشترم هەیە لەبارەی جاهید کەسێکی سەرکێش بووە ئەم سەرکێشیە تا چ ڕادەیەک تا چ ئاستێک لە ناو شعرەکانیان ڕەنگی یاوەتەوە ئەم جۆرە بیرکردنەوە ئەو جۆرە سەرکێشیە زاهید تاوان یەک لە بەدبەختیەکانی ئەوەیە کە بەرهەمەکانی ئێستا لە کتێبخانەکاندا نین ینی جەنابیشتان معلومە لەوتان کە زۆر شوێنتان کردی بەرهەمەکانی نی لە بازار لە کاتێکدا خاوەنی چەند کتێبە ئی چاپ کرای جگە لەوانی کە چاپ نەکراینەوە و کۆمەڵک شعری لە پاش خۆی بەجێهێشتیە مدەم ئاماژە بە بەرهەمەکانی بکەم دیوانی بڕان ئاغای هەولێری لە ساڵی 57 لە کەرکووک چاپ کرایە چوارینەکانی جاهید بەشی یەکەم ساڵی 72 چوارینەکانی جاهید بەشی دووەم ساڵی 83 فەلسەفە و چوارینەکانی جاهید بەشی سێم ساڵی 85 گفتوگۆیەک لەگەڵ شاعری کلاسیک جاهید 22 حەزم لەسەر ئەو گفتوگۆیە قسە بکەم لە ساڵی 73 بە بۆنەی ئاهەنگی نەورۆز دیسان ینی لە هەموو مناسبەکانی نەورۆز لە 54ەوە تا ئاخری لە هەموو مناسبەکانی نەورۆز جاهید شعری نووسیە لەوێ یەکێتی نووسەران لقی هەولێر کۆڕێک دەکەن لە بۆ جاهید کۆڕەکە زۆر غێر تەقلیدی بووە کەریم شارەزا ئەحمەد شەریف دەستنە سەر منەسە بانگی جاهید دەکەن پرسیارێکە دەکەن ئەو بە شعر جواب بداتەوە لە دوای کۆڕەکە کە تەواو دەبیتن یەکێک پێشنیار دەکات دەڵێ کۆڕە مادەم تەسجیل کرای بە موسەجلێک تۆمار کرایە با بیکەینە کتێبێک چاپ بکەین نووسەران دەڵێن ئێمە پارەمان نییە کتێبە چاپ بکەین یەکەڵ لەستەوە پارە کۆ دەکەین و لێرە پارە کۆ دەکەین و چاپی دەکەین ئیتر لە بەرجی کتێبەکە ناوی هەموو ئانووسرا کە پارەیاندایە لە 50 فلسۆ تا 100 فلسو تا زۆرترین پارەکە نیو دینار بووە ڕەشاد مفتی ڕەوانشاد دایکی ئەو کتێبە چاپ دەکرێتن گفتوگۆیەک لەگەڵ شاعری کلاسیک جاهید لە دوای مردنی کەوی بەجێمایە کتێبێکە کە پاشتر بە دوای مردنی ئەو کتێبە بەداخەوە دەستنووسەکەی دەفرۆشرێت بەڵێ بەس جگە لە شعر بابەتی تری ئەدەبی نییە کولێکۆڵینەوەکو ئێستا دەڵێن ڕۆمانێکی هەیە کە ئەوە لە خەزێنێکی بەغدا هینایەتیانەوە دەڵێن ڕۆمانێکی دەستنووسی هەیە من زۆر بەدایدا چوم هەر ئەسەرم بەدەست نەکەتیە لەگەڵ ئەو کەسە قسەم کردیە کە دەڵێ هەیە گوتی هەیە بەڵام لەکوێیە و چۆنە و چییە زارێ دیار نییە بەس ژیاننامەی خۆی بە هیوان ژیاننامەی خۆی نووسیتەوە کاتی خۆی لە پاش مردنی بە دەستنووس دەفرۆشتێ چەند دەست دەکات و دوای مەحموود زامدار ئەو هەواڵە دەبیستی لە ڕێگای وەزارت ڕۆشنبیری لێژنێک تەشکیل دەکەن لەسن ئەو دەستنووسە دەکردنەوە زامدار پێداچوونەوەی دەکاتن بە ناوی جاهید بگەڕێ ساڵی 2010 وەزارت ڕۆشنبیری چاپی دەکات کەەوە ژیاننامەیتی
لەوێ باسی زۆربەی سەرکێشەکانی خۆی دەکات کە چی کردیە و چۆن ژیاوە ئەوانە لە دوای ئەوە من کە خەریکی کۆکردنەوەی بەرهەمەکانی بووم لە کەرکووک لە ماڵی شێخ عوبێد کە دەکاتە خزمی سابری شاعر لەوێ نزیکەی تقریباً 6 شەعری جایدم بە دەستنووس هیناوە هەموو ئێستا لامە ئەوەش هیچی چاپ نەکراوە کەس نەیبینێ یەک لەو شەرێک ئێستا باسم کرد کاکە ئەسکەندەر چۆن بوو جاهیدت هەڵبژارد؟ طبعاً ئەو پرۆژەیەک بوو لەلایەن بەڕێوەبەرایەتی چالاکی وێژەی وەزارەتی ڕۆشنبیری لە بۆ 5 شاعری کلاسیکی هەولێر کە باسییان کەوتیان تۆ یەکێک هەڵبژێرەکە گوتم یەکسەر جاهید لەبەرەوەی من پێشتر دەمناسی باوکمیەوەی خزمێکمان ناسیاوی ئەوانە تۆزێک لە ژیانی دەزانی بەڵام بەو شێوێنە من 3 ساڵ خەریکی ژیان و بەرهەمی جاهید بوومە جاهید لەگەڵ 10 شاعر کەستە ناوەکانم دێنم شعری هاوبەشی هەیە بەڵام ئەوەندە مهمیل بووە لە بۆ شعرەکانی خۆی هیچ یەک لەو شعرانە لە دیوانی کتێبەکانی جاهید دانین هەمووی لە دیوانی شاعرەکانی من هێنامە لەگەڵ قانع شعری هەیە لەگەڵ بێبەش شعری هەیە لەگەڵ نووری لەگەڵ سابری لەگەڵ کانی لەگەڵ بێخەو لەگەڵ دڵدار لەگەڵ لوتفی لەگەڵ جەلال مدحەت خۆشناو لەگەڵ فایق لەگەڵ شێخ حەسەنی شێخ عومەر کە مەسەلەن دیارترینیان قانعە شعری هاوبەشیە و لە دیوانەکەی قانعدا و شعرە هەیە بەڵام لە کتێبەکەی جاهید دانیە من ئەو شعرانەشم کە لەگەڵ 10 شاعر نووسیتی کۆم کردەوە جاهید من ئەوەی بەپێی زانیاریەکانم زۆر شعری فەوتایە بەهۆی ئەوەی کە بەمەستی شعرێکی نووسیە و لە پارچە کاغەزێک و لە جیرفانی بۆ و لە شوێنێک لێی ون بووە زۆر جار باسی ئەوش دەکرێت کە لێیان بردووی شاعرانی جیلی خۆی لە هەولێر زۆر مستەفید بوون لە شعرەکانی جاهید بەڵێ من شتێکی تریش هەیە لە ژیانە ئەم چەند جاریش دەستگیر کراوە و خراوەتە بەندیخانە و لە سەر هەڵوێست و بەڵێ زانیاریەکتان هەیە لەبارەی لە دوای شۆڕشی دووەمی بارزان کە ڕاپەڕین دەکرێتن و ئەوانە لە هەولێریش جاگێک لەوانە بووە کە لە ڕاپەڕین بەشداری دەکاتن و دەستگیرێتن هەرۆندە معلوماتم هەیە بەس لەسەر جیران شتێکی خۆشیە لەسەر کێشەکانی جارێک ڕەفیقەکی لە کەرکووک دەگیرێتن تەوقیف دەکرێت 2 ڕۆژ حاکمی ئەو کاتی ئەوێ هەولێری بووە خزمی لە خزمەکانی جاهید بووە جاهید دەچیتن داوا دەکا کە بەری داتن تەوقیفەکەی لەسەر لا بە 2 ڕۆژە بەری نادا دێتە دەرێ نەپارەی پێە نەهیچی کە نەتوانێت بگەڕێتەوە برسی شتی دەستە لە مەطعەمێک دادنیشی تێر نان دەخوا مێزێک لێو نەرە چاوکتێنە لەگەڵ دەکات دەبێتە خاوەنی مەطعەمەکە ئەو مێزەش حایدی من کاران لێ وەرمەگرا ئەوانیش دەڕۆن و زۆر سوپاس و وەختێک تاوا دەبی بە خاوەنی چێشتخانەکە دەڵێ ئەوە شورتەیەک پۆلیسێک لەسەر جادەیە دەکرێت بانجی بکەی دەڵێ بۆ تێڵەیشم پێەیە بانجەکە دەڵێ من نانم خواردە و 2 کەسشم داوات کردێ پارەشم پێ نەفەرمو بمگرا دەیگەرن دەیبەنە لای برادەکەی پێی دەڵێ وەڵڵاهی من نەمتوانی بەردەم بەس هاتم توانین بێمەلات سبەنە دەیبەنەکەن حاکمەکە و ئیتر هەردووچیان ئازار دەکا مامۆستا ئەسکەندەر بابەتێکی تر هەیە کە کۆمەڵێک شعری لیریکی هەیە جاهید اینجا لەم شعرە لیریکیانە لەوە چێ هەندێکی وترابێ و فەوتابێ یا دیار نەبێت هەندێکیشی تا ئێستا ماوەتەوە لە ناو ئێمە چی بەڕێز شارەزایەکەی لەبارەی ئەو شعرانەی کە کراوە بە کۆلانی زۆر لە قۆریات و مەوال و وەرانەکانی مشکۆی هەولێری شعری جاهید بووە بەڵام لەبەرەوەی ئەو کاتی خۆی زۆران تۆمار نەکرایان لە ستۆدیۆیەکان ئاماژەی پێ نەدرایەوە زۆر شاعیتری هەولێری و لە نوێیەکانی شعرەکانی جاهیدیان کردە گۆرانی بەڵام ئەوی کە زۆر ناسرایە شعرێکیتی کە ڕەسوول بێزارگردی بە ئاوازی خۆی کاتی خۆی تۆماری کردیا کە لە ناو کوردستانیش گۆرانەکی ناسراوە گرتم بەستمت باش ماوەیەکی زۆر کە هونەرمەندی مەزن کاک ناسری ڕەزازی دێڵێتەوە بە تۆزێک دەستکاری لە ئاوازەکە و تۆزێک دەستکاری لە هۆنراوەکەش چەند کۆپڵەیەکی شێرەکەی جایدە چەند کۆپڵەیەکی خۆی دایناوە لەگەڵی بەڵێ مامۆستا لەسەر ئەوەی کە شعری کوردایەتی بۆ هینێ من حەزەکەم ئەم شعرە چەند کۆپلێک لەوە بخێنمەوە ئیش نمونەیەکە لەو شعرانی کە بەڕاستی هەم شعرێکی کوردایەتی هەم شعرێکی ڕخنە ئامێزە شعرێکی زۆر جوانە دەست خۆش بێ هەتاکەی ئاو خاچی تۆ نەسیبی خوێنمژی خۆت بێ هەتاکەی دویاری ئەغیار لەگەڵ تا هەمدەم و جۆت بێ هەتاکەی بەم خەیاڵاتە شەو و ڕۆژ ئاه و ڕۆڕۆت بێ هەتاکەی دەست و پا و گەردەنت بەسراوەی کۆت بێ
هەتاکەی نایەڵی ئەم جەننەتە بێ ئاگر و سۆت بێ، هەتاکەی چاوی غەیرە هەر لە نان و لەززەتی دۆت بێ. بەخێری ئێوە غەیرە بوو بە خاوەن تۆپ و تەیارە، هەتی و بێوەژنتان بۆ سواڵ لەم شار و ئەم شارە. فکرکەن بێ کەسینە بەس نەبێ ئەم کار و ئینکارە، بەسەرتان وەرگەڕێ یاخوا بەسە ئەم بەیع و ئازارە. بەڵێ مامۆستاگیان لە کۆتایی بەرنامەکەیە چی شتێک ماوە بتەوێ پێمان بڵێ فەرموو. دووبارە سوپاس بۆ ئێوە. من 3 ساڵە خەریکی کۆکردنەوەی سەرجەم بەرهەمەکانی جاهیدم بەوەی کە چاپ کراون و ئەوانەی چاپ نەکراون و ئەوانەی لێرە و لەوێ لە دیوانی شاعرانی تر هەن و لە دەستنووس هەن و لای خەڵکی تر هەن شعر هەبووە لەسەر زاران بە من گەیشتووە، خەڵکە بۆ ئەزبەری بووە. هەموو ئەوانەمان کۆکردەوە لەگەڵ ئەرشیفێکی لە وێنە و کتێبەکانی دەستنووسەکانی جاهید زایدەن دەلێک کۆڵینەوەی تازە لەسەر شعرەکانی زاید هەمووی لە کۆبەرهەمێک ئامادەیە بۆ چاپ بەداخەوە ئەو قەیران و شتێ بەسەرداهات. نزیکەی زیاتر لە 500 ئایفۆرە و دیوانێکی زۆر گەورە و پوختی لە چاپ دەکرێت ئینشاءالله. هیوادارین سەرکەوتووی مام. زۆر سوپاس بۆ ئێوەش. ئازیزانم بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی قەلەندەرخانە. پێم خۆشە دووبارە بەخێرهاتنی میوانەکانم کەمە. مامۆستا ئاسکەندەر زرار بەخێر بێ. زۆر سپاسی مامۆستا ئامانجبازیەکەم، سپاسی هاوکارم کە حەمیدەکەم. سپاس بۆ تۆش. پێمان خۆشە بۆ بەستەی گرتمت بەستمت کۆتایی بە بەرنامەکە بێنێت. گرتمت بەستمت کوشتمت سووتاندمت، گرتمت بەستمت کوشتمت سووتاندمت، بە زیندوی چاوەکانم لە ژێر خات چەقاندمت، بە زیندوی چاوەکانم لە بنگڵ چەقاندمت. صبر و قرارت بردمە کەم شەرتی لەگەڵ کردم، صبر و قرارت بردمە بێ شەرتی لەگەڵ کردم، بڕۆوازم لێ بێنە ئیتر بەسیەتی مردم، بڕۆوازم لێ بێنە ئیتر بەسیەتی مردم، گرتمت بەستمت کوشتمت سووتاندمت، گرتمت بەستمت کوشتمت سووتاندمت، بە زیندوی چاوەکانم لە بنگڵ چەقاندمت، بە زیندوی چاوەکانم